سلاف دەمباش ڕەمەزانە مەخۆش خودێ ڕۆژی و نوێژێن هەموو ڕۆژی گرا قبول بکەتن پەروەردە ڕۆحی و دەرونی دیارترین نیشانێن ڕۆژیا ڕەمەزانێ ئەوە کو مەعیدێ خالی بکەتن الخارن و ڤەخارنان بۆ دەمێ چەند دەمژمێرەکە الخارن و ڤەخارنان دویر بکەویتن ئەتوی دەمیدا ڕۆح دێ دەرگەهێ خو ڤاڵاکەت و ڤەکەتن هەمبەر خوراکی خو هەمبەر زادێ خو کو وەربگریتن ڕاستە ڕەخێکی ڕۆژی مرۆڤی برسیت کەتن وەک جەستە وەک خارن و ڤەخارن بەڵام ڕوویەکی دیکەوە شڕەخێکی دیکە ڕۆح الخارن و زادا خو دگەڕێتن ئەوژی جیهانا ڕۆحی و عێرفانیە لەوڕا ئەتخەلەکا بەرنامێ بە کوردیدا دەهێتە تەرخانکردن بۆ ئەوێ مژارە ڕۆحی و عێرفانی دەربارەی ڕۆژی گرتنا ڕەمەزانێ ئەدگەل زۆر بەڕێز پتر دەهێتە شلوەکردن مامۆستا عەبدوڕەحمان سەدیق زۆر بەخێر مامۆستا هێژە مامۆستاوەکەمە بەحەسکری عیبادات دەماتێنە ئەنجامدان دوو ڕوو هەنە ڕووەکی سەرڤە و جەستەیی و وەکو بڵێن یعنی هەندێک حرەکاتی وەرزشی ئینسان دیکەتن بەڵام ڕوویەکی تر هەیە یان کوڕەخێکی دی هەیە کە بێژنی جیهانا عێرفانی و ڕۆحی ئەوڕۆ مەدوێتن ئەم سەرڤی جیهانی پراوستین و بزانین پێیگەهێ ڕۆحی چییە و پەیاما ڕۆحانیەتی چییە ئەتناوە ڕۆژی گرتنێدا بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان قسەکردن لەسەر ڕۆح جیهانێکی وەکو چۆن دەڵێ یەکجار فراوانە ناتوانین حەقی خۆی بینێ بەڵام دەتوانین تۆزێک لێ نزیک بینەوە خدای گەورە لە قورئاندا فەرموویەتی یەسئەلوونەکە بە پێغەمبەردا فەرمووی یەسئەلوونەکە عەنی الڕوح قل الروح من ئەمری ربی وما ئوتیتم من العلم إلا قليلا کەواتە تا ئەم ساتە وەختە تا ڕۆژی دواییش ڕۆح یەکێکە لەو شتانەی کە سڕێکە لغزێکە نهێنیەکە لەو نهێنیانەی کەوا دوجار ئێمە بە چاو نایبینین بەڵام ئاسەوارەکانی دەبینین هەروەکو ئەوەی کەوا لە ڕێگەی جوڵانەوەی درەختەکانەوە دەزانین ئەمڕۆ هەوا جوڵەی هەیە بەڵام بەهۆی درەختەکەەوە زانیمە کەواتە ئەم ئینسانەش هەمیشە کە تەماشایکەی هەست دەکەی پێگەی ڕۆح لە ئینساندا یەکجار گەورەیە جەستەیەکی هەیە کە بە عەربی پێ دەڵێن جەسەد ئەم جەسەدە ئەم جەستەیە لەگەڵ ئەو ڕۆحەدا پێکەوە ئەم نەفسە دروست دەکەن پێکەوە ئەبنە ئەم نەفسەی کە نەفس بریتیە تەنەفوسی نەفس بریتیە لە قورئاندا تێکەڵا یان یەکگرتنی ڕۆح و جەسەد بۆیە ئەبینی خدای گەورە فەرموویە یا ئەیەتوها النەفس المطمئنە ارجعی یعنی ئینسانەکە وەکو ئینسان بە ڕۆح و بە جەسەدەکەی هەردووکی پێکەوە بوو بەو نەفسە بەڵێ کەواتە لێرە باسم لەوە بوو کەوا پێگەی ڕۆح پێگەکەی لەوێوە گرنگە کە تا ئەم ڕۆژ یەکێکە لە نهێنیەکان بەڵام ئەوە گرنگە کە ئاین خۆی بۆ خۆی ئاین خۆی بۆ خۆی یەکێک لە پێناسەکانی خوددا بۆ ئاین ئەوەیە دەبێت ئاین ڕۆح بێ یعنی چۆن دەڵێن وزەیەک لە نێو چۆن دەڵێ مەکینەی ئۆتۆمبیلێکان نەبێ ناتوانێت بڕوە یعنی هەموو شتەکان لە دنیادا دوجار وزەیەکی پێویستە بە جۆرێک لە جۆرەکانی وزە کار دەکە ئەم ئینسانەش بە ڕۆح دەچێتە پێش کەواتە کاتێکەوە فات دەکا دەڵێن فڵانە کەس ڕۆحی دەرچوو واناڵێن مرد ڕۆحی دەرچوو یعنی ئیدر ئەو جەستەیە مایەوە بە تەنیا بە بێ ڕۆحەکە هیچ سوودی نەما حرەکەتی نەما کەوابێ ئەبێت دین خۆی ڕۆح بێ بۆچی بەمانە لە پێناسەکان دین ئەبێ ڕۆح بێت چونکە ئەبێ بمانجوڵێنێ ئەبێ ژیانێکمان پێ ببەخشێ نەک بریتی بێ لە شتێکی چۆن دەڵێ وشک و برنگ هیچی پێ نەکرێ بۆیە خوددا دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا استجیبوا لله وللرسول إذا دعاكم لما يحييكم کەواتە ئەی باوەڕداران ئێوە چی بکەن وەڵام دەرەوەی خوددا و پێغەمبەر بن بۆچی کاتێک کە بانگتان دەکەن بۆ شتێک کە ژیان دەکا بەبەری ئێوەدا کەواتە دەبێت پەیامەکەی دەبێت ئاین خۆ لە ذاتی خۆیدا ئەو ڕوحە بێ کە ئینسانەکان بەرەو چاکتر و بەرەو باشتر بجوڵێنێ ئەگەر وای نەکرد ئاین خۆی هەروایە بەس ئەو کەسە ئەو برادرە لە ئاین باش حاڵی نەبووە دوو تەنانەت خوددا ناوی یەکێک لە پێغەمبەرەکانی خۆی دەنێ ڕۆح بۆ ئەوەی کە دەرکەوێ پەیامی ئەم پێغەمبەرانە هیچ نییە جگە لەوەی کە ئەیانێ ڕۆحێ بکەن بەبەر مرۆڤایەتیدا بۆیە خوددا دەفەرمێ ئینەمە المەسیح عیسى بن مەریەم رسول الله پەیامنێری خوددایە وكلمته ألقاها إلى مريم وروح منه کەواتە جارێکی تر یەکێک لە پێناسەکانی ئەوەی کە مەسیح چیە رسول اللهە نێردراوی خوددایە کەلیمەیە وشەیە ئینسان خۆی کەلیمە نییە بەس کەلیماتی هێناوە
وشەکانی خوددا ئەو کەلیماتە خوددا جارەتر وەڕوح منه یعنی مەسیح لە یەک کاتدا پێغەمبەری خوددایە کەلیمەی خوددایە ڕۆحی خوددایە بە مانای چی؟ بە مانای ئەوەی کە وشە کەلیمە یەکسان بۆ بە ڕۆح لە ڕووی بیرکاری کەواتە قورئان وشەیە بەڵام بە هەمان کاتدا پەیامی هەموو پێغەمبەران وشەیە بەس ئەم وشەیە دەبێت بێ بە ڕۆحێک لە ئینساندا ئینسان ببوژێنێتەوە ئینسان وا لێ بکات کە بتوانێت لەگەڵ ئەم ژیانەدا کە ڕۆح پێیگەیەکی هەندە مەزن هەبیت ناوە ئاینی دەمامۆستا بوچی کریە لغز کەس لێ تێناگەهیت لێرە پرسیارەکە ئەوەیە کە گەورەی هەر شتێک لەوێدایە کە لێ تێناگەین یعنی زۆر شتێ لەو شتانی کە ئەمڕۆ زانست بە دوای دەدەگەڕێ زانست خوازان دەڵێن وەڵامی کۆتایی هەر شتێکماندایەوە ئیدی ئەو مەسەلەیە کۆتایی پێ هاتووە ئەو شتانە مەزنن لە دنیادا کە هێشتا ئێمە هەر بە دوای وەڵام دەگەڕین بووی هەر بە دوای وەڵام دەگەڕین بۆیە ڕۆح بە یەکێک دەوترێت دەڵێن فڵانە کەس کەسێکی ڕۆحانیە ئایا قەت دیوتە بە یەکێکی شەڕانگێزی وەکو هیتلەر و مۆسۆلۆنی بڵێن ئینسانی ڕۆحانیە بەوانە ناڵێن بە شێخانی تەریقەت و بە عارفان و بە ئەو ئینسانانە دەڵێن ڕۆحانی کەوادای من هێمن و لەسەرخۆ و چۆن دەڵێ جۆرێک لە ئارامیان پێوە دیارە بۆیە خودای گەورە لە قورئاندا دەفەرمێ یەکێک لە ماناکانی ڕۆح ئەوەیە کە سەکینەمان پێ ببەخشێ هێمنی و ئارامیمان پێ بەخشێ بۆیە خوددا دەفەرمێ وەئەیەدەهم چۆن تەئید و پشتگیری باوەڕدارانی کرد بڕۆح منه کەواتە جارێکی تر ڕۆح بوو بەمای ئەوەی کە سەکینە بە ئێمە بەخشێ کاتێک کە مسلمانانت بینی شەڕانگێزێن شەڕ لەگەڵ یەکاکان جۆن لەگەڵ بە یەکتر دەدان تووڕان ڕەمەزان بێ هێمن بێتوەڵێن وەڵا فڵانە کەس قەینات خاتری بگرە بە ڕۆژووە بۆیە تووڕێ ئای بە ڕۆژووە لەبەر ئەوە تووڕێ ئەنکوتێت بەروباشی ئەبێ بە عەکس بێ وەئەیەدەهم بڕۆح منه وەبێ ئارام بێ وەئەنزەلە سەکینەتەه ئەبێمە سەکینە بێ اینجا لێرە زۆر گرنگە قورئان خۆی هەمووی کۆکەیتەوە پێناسێکی تری وە بکە ئەبێ هەر ڕۆح بێ جارێکی تر قورئانیش ئەبێ ڕۆح بە بۆیە خوددا لە قورئاندا فەرمووی وەکو چۆن پێناسی بۆ مەسیح کرد سەلامی خوای لەسەر هەمان پێناس بۆ قورئانیش دەکاتەوە خوددا دەفەرمێ وەکەذالیکە هەر ئاوا هەر بەو شێوەیە چیمان بۆت کرد ئەوحەینا ئیلەیکە چیمان بە وەحی و بە سروش بۆ تۆ نارد ئەوحەینا ئیلەیکە ڕوحەم من ئەمرینە ما كنت تدري ما الكتاب ولا الإيمان تۆ نەدەزانی ئیمان چیە و کتێب چییە ئێمە ڕۆحمان بۆ ناردی کەواتە جارێکی تر خوددا پێناسی قورئانی کردەوە بە ڕۆح تەنانەت مەلائیکە ناوێن مەلائیکەیە پێگەیەکی جوانیان هەیە شتێکی نورانی پێگەیەکی بەرز و بڵندیان هەیە بەڵام لە نێو ئەو هەموو مەلائیکەیە ئەوەی کەوشە دێنێ بۆ پێغەمبەر ناوی هاتیە برم ڕۆح بەڵێ ئەو پرسیارێکی گرنگە کەواتە لێرەدا مەلائیکە هەموو مەلائیکە هەموو پێگەیان بڵندە بەڵام کامیان پەیام نێرە کامیان پەیام هێنە لە خودداوە بۆ پێغەمبەر درودی خوای لەسەر ئەویان ناوی کراوە بە ڕۆح بۆیە خوددا لە قورئاندا دەفەرمی ئەم قورئانە چێ دای بەزان بۆ تۆ ئەی محەممەد نەزەل به الروح الأمين نزل به الروح الأمين کەواتە لەوێ پێناسی ئەو مەلائیکەی کەوە پەیام دەهێنێ ناوینا ڕۆح جارێکی تر خوددا دەفەرمێ يوم يقوم الروح والملائكة ئێ مەلائیکە هەموو مەلائیکەن ڕۆحی لێ جیا کردەوە ئەویان کە پەیام هێنەرەکەیە ناوی ئەویانی ناڕۆح باسی ڕەمەزان و لەیلەتول قەدر دێ باسی دەکەین خوددا دەفەرمێت تەنەزەل المەلائیکەة والروح مەلائیکە هەمووی بەلایەک ڕۆح بەلایەک چونکە ئەویان پەیام هێنەکەی خوددا ناوی ناوە بە ڕۆح بۆیە ئەفەرمێ قل بڵێ نەزەلەه ڕوح القدس من ربك ئەمجا ناوینا ڕوح القدس پیرۆز کەواتە ڕۆحی پیرۆز جارێکی تر ئەو مەلائیکەیەکەوە پەیامەکە ئەهێنێ هەموو ئەمە پێکەوە پێمان دەڵێ ڕەمەزان مادام خۆگرتنەوەیە لە خواردن و خواردنەوە و پێداویستیەکانی جەستە دیارە دەبێ زادێک بێ بۆ ڕۆح کەواتە ئەگەر لە ڕەمەزانە ڕوحانیەتی ئێمە ناسکبوونەوەی ئێمە هێمن بوونەوەی ئێمە و ئارام بوونەوەی ئێمە زیادی نەکرد هەر وەک خۆی بوو ئێمە ڕۆژی جەستەمان گرت و ڕۆژی ڕوحمان نەگرت بەڵێ دەسێتە خوشماوسێ بەڕێز هەر سەبارەتوان ئەخفترین جەنابێتەکیری بووە پرسیار ئەتناڤا هەفوڵاتیان بەڕێژیدا بوچی زۆر کەس پرۆژی گرتنێ و عیباداتە گۆڕانکاری بسەر ڕەفتارین وانیان شاشدا ناهێن بفەرمون خدای ئەو بخوا ڕۆژی لازم جواب پرۆژی بێت بدەستە پرۆژی بێت دەڤە پرۆژی بێت گوهە پرۆژی بێت هەمووی ئەعضایەت ئینسانی لازمە پرۆژی بن دەبێت دینە ئیسلامی داختی بێژی ڕۆژی یعنی هەمی جسمی ئینسانی گرت ئەما ناچێت غیبەت بکیت نەمیمێ بکیت هەر تشتێکی بکیت ئەبد لازم ئینسان پرۆژی بێت هەمی جسمی ئینسانی و یادوێژی ئینسان خودان خێر بێت ئەف هەیڤە هەیڤا خێرانە هەمی تشتە مرۆڤی بێتە پرۆژی بن هەمی
عزایت انسانی ویت پروژی بن شاف و دف رمضان فرصتك جالك معصنا أولا كوام توبة بكين اشهر قلنا كوام زبرين با الخدي تعالى وروجي قرتن نبس أو كو إنسان خوا بروجي بيخد خوا برسي بكتون تهني بكت شكو بيغمبر بيجد عليه الصلاة والسلام هر كسا كي يهي دي روجي قرت بل روجينو جهتي إلا تهنو برس هكر أفون قلنا هنا هيلت كو فسادية عن غيبة عن نميمة هر قلنا هكو هبت نقصانية خطروجية والله بإنسان كلا تلو بالرجوع اللي تلو يعني باوري تواوي بخوف يغنبر وبدينكي هبيت تيجي برو باماي دنيا نبيتو لبر خاطري أو يبلونا فلان كس بالرجوع پیاوی چاکە ئەوانە ئەبێ ئەو کە ڕۆژوی گەڕی ئیمانی تەواوی پێ هەبێت ڕۆژوگرتن بە یەقینەوە ئینسانێکەوە بە ڕۆژوو دەبێت بە هەموو یەقینی خۆی بە ئیمکانیەتی خۆی بە ڕۆژوو بێت بۆ ئەوە بە ڕۆژوو نەبێ بۆ خەڵک وەڵا فلان کەس بە ڕۆژووە فلان کەس پیاوێ باشە فلان ینی ئەبێت تۆ لە بینی خۆت و خوای خۆتە پردێکی زۆر پتە و دروستکەی ئەم ڕۆژوەت بگاتە ئەو ئەگەر تو ئێستا بە ڕۆژی بی تبێ لە ناو دری خۆت و قەلبی خۆت هەموو کامل بە ڕۆژی بی تبێ ڕەفتارت لەگە خەرک باش بی چونکە ئەتو نابی منەت لەسە خەرک بکەی کە تو بە ڕۆژی لە سیارەها جوانێ لە بازارە لە هەموو ئیش و کاری خۆت دەبێت و سەبر و تحاملت هەبی لە کاتی ئەوەی گەت و بە ڕۆژی هەندێک کەس بە ڕۆژی دەبی کە بە ڕۆژ دەبی لە سبنی هەتا هێوارێ لۆ خوای پێ دەبی کە پێ دەبی دوکاندارە مەقسەدیان یان تشتیت کەیە کەوت شتێ دەفرۆشی کە ڕەمەزان دادێ گران دەکا یان دەبی هەرزام کە ئەو گران دەکا ئێوە گوناعە مادام بە ڕۆژیە لۆ بە ڕۆژ دێ مادام بە ڕۆژی نەبی وە نییە باشترە وەکە دایە خۆیاکردن هەواڵێن بەڕێز یانکو بەشدار بووین بەڕێز کە ڕۆژیە دوو ڕۆهەنە ڕوێ ڕۆحی و ڕوێ جەستەی دەمێکێدا گرنگیا خۆیە دەمێ لانی ڕۆحی یە پێز بیتن مامۆستای بەڕێز وەکە زۆر جار ئەم بەحسابی چەندیت کەین کە زاناین کوردین دێرین بەحسا وان مژارانە کردە ئەکیت وان بەسمە و دەست هەیە یعنی vê mijarêda mesela ڕۆژی و ڕوحانیەتێ زاناین دێرینên کورد چاوە بەحسا vê mijarî کردە زۆر بە جوانی باسییان کردووە خاڵێکی زۆر گرنگ هەیە ئەمیشە گوتومانە ینی ئیسلامی کوردی فۆرمی کوردی بۆ ئیسلام تێگەشتنی کوردانە لە ئیسلام تێگەشتنێک بووە حبی بووە وەک دەڵێن زوهدی نەبووە یعنی زوهدی ئەوەیە کەکێکە چێتە کوونەشاخێکەوە دنیا تەرکە کات و دەڵێ دنیا بە کەڵکی هیچ نایە عرفانی کوردی وانە بووە تێگەشتنی کوردانە بۆ ئاین وانە بووە شێوەزێ چاو حبی بووە یعنی چی دنیاشت خۆش بوێ مرۆڤەکانت خۆش بوێ هەمووی لەسەر بنیاتنانی دین لەسەر خۆشەویستی بنیاتنراوە ئێمە ئەگەر ئەو بچینەوە بۆ ئەو حاڵەتە دیراسەی تێگەشتنی کوردانی خۆمان بۆ ئاین بکەین دوورکەوینەوە لەو تێگەشتە ڕووکەشە ڕوخساری چەند ساڵە بۆمان هێنراوە تێگەشتنی مرۆڤێکی خەڵکانێکی تر ئێمەی کوشتووە لە ئەنجامدا ئەو حاڵەتە دروستە بێ کە هەر ئەیبینیتەوە ڕەمەزان دوای ڕەمەزان حەج لە دوای حاج عومرە لە دوای عومرە کاریگەریەکان دیار نین لە کاتێکدا عارفانی کورد بە دێڕێک ئەم شتانیان ڕوون کردوێتەوە نمونەیەک پێ بڵێم مەحوی لوتکە بە ڕەحمەت بێ دەڵێ مەئلوفە زەوقی زاهد ئەوەندە بە تامی نسک ینی لێرە زەمی زاهیدەکە زاهید ئەو کەسانن کەوا پێیان وایە دنیایان تەرک کردووە لە نسک زیاتر هیچ ناخۆم و من ئەوە دنیام تەرک کردووە مەئلوفە زەوقی زاهد ئەوەندە بە تامی نسک بێگانە ماوە شەممی شەم ینی بۆنکردن بێگانە ماوە شەممی لە نەشئەی ختامی مسک یعنی چی یعنی دەڵێ ئەو زاهیدە پێی وایە دینداریەکە دنیای تەرک کردووە مەئلوف بووە بەچی ینی خۆی بەچیەوە گرتووە لەگەڵ چیە ڕاهاتووە زۆر بە تامی نسک ینی ئەمە گوایە ئەوەکە بەڵام ئەم شەممەی ئەم هەستی چۆن دەڵێ بۆنکردنەی بۆ بە بێگانە لە چی بێگانەیە هەست بە چی ناکە بۆنی چی ناکە بۆنی نەشئەی ختامی مسک خدا دەفەرموێ ئەمە بە کوردی تفسيري أم آياته لفرمي إن كتاب الأبرار لفي عليين وما أدراك ما عليون كتاب مرقوم كتابي يا بابلم تومارجي كاركاني إما للروجي دوائدا هر يكي لشونك دان راو خدا بيمان دلي كتاب مرقوم يعني بس سيني ترقيم كري ديجيتال يعني شلون دا دوزريته وإشي أم همو مليارها إنسانة
مەرقومە ئەوە دیجیتالیە بەڵێ. ئەوە کاری فلانە کەسە لە ژمارە ئەوەندە بۆ شێوازە جا ئینە کتاب الأبرار لەفی علیین ئینسانی چاک دیسکەکەی و چۆن دەڵێ بە شێوازێکی دیجیتالی نووسراوی تۆمارگەی کارەکانی لە شوێنی بڵنددا دەنرێ خدا دەفەرمێ وەفی ذالکە فەلیەتەنافەس المتەنافسون پێشی ئەوەی فەرمێ وختامه مسک وفي ذلك فليتنافس المتنافسون محویل و تکە پێمان دەڵێ مەسەلەکە ئەوە نییە تو هەموو تەرکیت و نیسکێ بخۆیت و خۆت مەئلوفکەی بەم شێوازانە ئەوەیە لەبیرت نەچێ کە تۆ منافەسەکەت دەبێ لەسەر ختامه مسک بێ لەسەر گەیشتن چییە ختامه مسک علیون گەیشتن بە ئەستە بڵندەکە وەرە بۆ لای مەولەوی کە نزیک بەویش جززیریش هەروە دەڵێ مەولەوی ئێمە لە کوردەواری عادەتێکەیە لە زۆربەی وڵاتانی تر نییە ئەمە تایبەتمەندیەکی کووردە ئەڵێ ینی ئێمە خۆ نەماندیەوە ئەو فەرموو دەبێ یا قورئان بێ عورفێکی کوردەواریە مزگەوتەکان چی دەڵێن هەتا 15 ڕۆژ دەڵێن مەرحەبا مەرحەبا ئەیش مانگی ڕەمەزان مەرحەبا لە 15 بە دواوە تا کۆتایی دەڵێن ئەلوەدا ئەلوەدا هەندێک نازانێ ئەڵێ ئەلویدا هەندێک ئەڵێ ئەلوەدا ئەمە ئەبێ لێ تێبگەین خۆ ڕەمەزان ئینسانێک نییە تۆ نیت ڕەمەزان من نیم پێت بڵێم مەرحەبا تۆش بڵێ سەرچاو من بڵێم خوا حافیز تۆ بڵێ خوا حافیز خۆ ڕەمەزان کەس ناتوانێت قسەی لەگەڵا بکە مەولەوی بۆمان ڕوون دەکاتەوە بە هەموو مەلاکان دەڵێ مەولەوی بە هەموو سوزانم مسلمان دەڵێ تێگەن ئەمەمانەی چییە تێگەن کورد بۆچی ئەڵێ مەرحەبا تێگەن کورد بۆچی لە دوای 15 ڕەمەزان ئەڵێ ئەلوەدا دەڵێ مەسئلەی مەرحەبای لیباس تاعەت پۆشانن ئەلوەدای کاسکاس بادە نۆشانن تۆ بە شێوەزاری بادینی قساکی من بە سۆرانی هەردوو کشمان دەچینەوە بۆ لای مەولەوی هەورامی ئەمەیە جوانەکانی زمانی کوردی کە هەمووی کووردە کە هەمووی کوردیە اینجا بە شێوازی چۆن دەڵێ ناوخۆیەکێکە لە من بادینی مەوەڵێ من سۆرانیم ئەوش مەولەوی اینجا جوانی کوردی لەوەیە ئێمە دوو شێوەزار قساکەین ئەوە شێوەزاری سێمی شێنین شەرحی ئەوەکەین چمان پێ دەڵێ مەرحەبای لیباس تاعەت پۆشانن ئەلوەدای کاسکاس بادەنۆشانن دەڵێ خدا لە قورئاندا فەرموویەتی یا بەنی ئادەمە قەد ئەنزەلنا عەلەیکم لیباسا یواری سەوئاتیکم وەڕیشە ئەی بەنی ئادەم خدا ئەم جلوبەرگەی لە ئێوە داوا کرد بە جلوبەرگێ خۆتان پۆشتە بکەن و ئەم جەستەیەتان داپۆشن ئێوە جەستەمان داپۆشی ئەڵێ خدا لە قورئاندا دەفەرمێ وەلیباس التەقوى ذلك خير ولباس التقوى ذلك خير لباسێکی تر هەیە نەبینراوە پێ دەوترێ لیباسی تەقوا لیباسی ڕێزدانان بە خوددا هەستکردن بە خوددا وهو معكم أينما كنتم لەبەر ئەوە کاتی ئێواڵێن مەرحەبا مەرحەبا دەڵێ ئەزان ئێوە دەڵێن چی مەرحەبا چی دەکەن مەرحەبای لیباس تاعەت پۆشانن یعنی ئێوە دەڵێن مەرحەبا ئەوە ئێمە بڕیارماندا لیباسی تاعەت بپۆشین ئەو مەرحەبایە مەولەوی دەڵێ ڕەحمەت بێ مەرحەبای لیباس تاعەت پۆشانن ئێمە لیباسی تاعەت دەپۆشین ئەی خوددا خۆ لیباسی تاعەت پۆشی لە چۆ دەردەکەوێت لە سلوکمانە دەبەدە ئەوە لیباس التەقوى ذلك خير ئەی بۆ لە 15 بە دواوە دەڵێن ئەلوەدا خۆ حافیزی لە ڕەمەزان ناکەین ئەو ئەلوەداعە چییە کە دەیکەین دەفەرمێ ئەلوەدای کاسکاس بادەنۆشانن یعنی خوددایە ئێمە سەرخۆش بووین ئاگامان لە تۆ نەبوو بە کاسی چۆن دەڵێ سەرخۆشی شەرنیە باسی مەی باسی شۆم شاعرانە باسی مەی ناکەن سەرخۆشبوون بە غافڵبوون بێ ئاگابوون لە تۆ پێی دەوترێت جۆرێک لە سەرخۆشی ئێمە کە دەڵێن ئەلوەدای کاسکاس بادەنۆشانن ئیدی ئێمە بڕیارماندا بە ناوی خواحافیزی لە ڕەمەزان خواحافیزی لە خراپەکاریەکەین خواحافیزی لە غەفڵەت بوونەکەین خواحافیزی لە سەرخۆشبوونێک دەکەین کە بێ ئاگای کردوین لە تۆ ئەبینی کەواتە ئەم شێوازە شێوازێکی جوانی و تێگەشتێکی کوردانەیە ئەف تیوری و ئەدەبیاتین وان زانایان عارفین کورد ئەگەر ئەو ببانە پراکتیزەت ناوە گەلی کوردستانێدا نەهادا کورد چ قوناغەکە تێگەشتنی و ڕوحانیەتی و عرفانیەتێدا بیتر بە بەڵگەی ئەوەی کەوا زۆرێک لە خۆشبەختانە زۆرێک لە بانخوازان و زانایانی کورد ئەمڕۆ لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە شتی جوان جوان بڵاو دەکەنەوە دەڵێن ئەمە گلەییەکە لە خۆمانی دەکەین وەک زانای ئاینی پێش ئەوەی لە خەڵکی بکەین کە ئێمە بۆ نەمانتوانیوە ئەم خەڵکە بەو ئاراستەیە بەرین بەرەو چاکە و بەرەو جوانکاری و ئاین بریتی بێ لە حەق و جوانناسی بۆ نەمانتوانیوە هەموو دێنەوە سەر ئەمە دێنەوە سەر ئەم باسی کە ئێمە دوورین لە تێگەشتنی کوردانی خۆمان لە ئاین
تەنها لەسەر ڕوخسار کار دەکەین تەنها لەسەر ڕوخسار کار دەکەین ئەوەندەی بە کەسێک دەڵێن ڕوخسارت بۆ ئاوایە ئاگامان لەوە نییە کە قد أفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون کەواتە ئەویش باسیێکی ترە دەبێ باسی ڕۆژێ باسی وەک ئێستا باسی ڕۆحی ڕۆژوو دەکەین دەبێ ڕۆژێکیش باسی ڕۆحی نوێژیش بکەین. بەێ دەستێتت خوش مامۆستای بەڕێز بینەرێن هێژا دێ چینە ناوبرەکە کورت و هینەف خزمەتەوەین هێژا فەرمان. تەماشاوانên بەڕێز و خوشتەوی دووبارە سڵاف وە بن هاتینەف خزمەتەوە بوو پتر دریجە پێدان ئلدور تەوەرێمە دەستنیشان کردی پەروەەردە ڕۆح و دەرونی. مامۆستای بەڕێز وەکە دیار هەر تشتێکی ژیانێدا پەیامێک ئەلپشت وێ چەندێ هەیە دەمام عیبادەتێکی ئەم بەنداتیەکی ئەنجام بدەین ئەکیت پەیامە خوا هەی نەهاژی ئەمیت مەوسمێ ڕەمەزانێدا و ئەنجامدانە ڕۆژیگرتنێ ڕاد بین ئایا پەیامە ڕۆژیگرتنێ یا ڕۆحی و عرفانی چ تشتە چ دگەینتەمە؟ بەڵێ بڕوانە ئێماڵین وەزارەتێک هەیە بە عەرەبی ئەڵێن وەزارەتە سەحە بەێ بە کوردی کردومانە بەچی ئەڵێن وەزارەتی تەندروستی تەن یعنی جسم تەن دروستی یعنی دروستی تەن کە ئەنەو بیکەیتەوە بە عەرەبی ئەبێتەوە سەحەت الجەسەد ئای ڕۆح لەکوێ ئەگەر ڕۆحمان نەخۆش بوو ها زۆر جایەکێ نەخۆشەکەوێ ئەیبەن ئەڵێن کاکە وەڵڵا ئەمە نەخۆشیەکەی نەفسیە جەسەدی نییە لای من نییە کە ئەنەوە توبش بۆ بە دوو بەشەوە بەشێکی جەسەدیە بەشێکی ڕۆحیە لە کاتێکدا خوددا هەردووکی کۆ کردوتەوە لە یەک شوێندا ئەبینی کەواتە زۆر گرنگە طبیبی ئەجساد پزیشکەکان شتێک لە ڕۆحش بزانن شتێک لە باری نەفسیش بزانن ئەوی نەفسیش ئەبێ شتێک لە باری جەسەدی بزانێت چونکە هەندێک جار ئەم دوانە ئێمە هەردووکین ئێمە کە بۆیە ئەبینی دوو کەس پێکەوە ئەچن بۆ دکتۆر یەکێکی کاریگەری باش یەکێکی کاریگەری دکتۆری لەسەر خراپە لایەنە ڕوحی و دەرونیەکەی ئەوەندەی متمانە بە دکتۆرەکە هەیە کاریگەری باش دەرەکەوێت ئەویتر متمانەکەی نیەمانەی لایانی دەرونی ئەڵێ وەڵامە دکتۆر نییە هیچ کاریگەری جستەیشی بەسەر زۆر دەرناکەوێت کەواتە پەیامە ڕۆژیگرتنی چیا ڕۆح مەبەستم ئەوە بوو کەواتە لێرەیە دەرکەوت ئێمە لە ڕووی وەکوچۆنە لە زانستی شێشتا بێ وشەکانمان دووبارە پێناسە بکەینەوە کەواتە تۆ بڕۆنە خەڵک بۆ دڵی خۆشە دڵی خۆشە ئەوەی بە ڕۆژوش نییە پارە ئەدا چی ڕاضەکە ئەڵێ ئەمڕۆ ئەوەندەم وەزن داگرتووە ئەی باشە چێ وەزنی زیاد کردی وەڵا خۆم زۆرم خوارد ئەو کەسانی کەوا دێن دڵیان زۆر خۆشە ئەڵێ فلانە کەزانی 10 کیلۆم داگرتووە فلانە کەس زانی پارەشی داوە پارەی داوە کەواتە مەمانەی چییە ئینسان بۆ دڵ ناخۆشە قەڵەو بێ بۆچی دڵی خۆشە کە بڵێ وەزنم زۆر داگرتووە بۆ دڵی خۆشە هەستەکە کەمکردنەوە لە جەستا بڵندکردنەوەی لە ڕۆح دەڵێن فلانە کەس چۆن توانی وەڵڵا تۆ ئازای کوورە چۆن توانیت ئەڵێ توانیم کاکە ئینسان ئیرادەی هەبێ ئەوە چییە ڕۆحی زاڵە کە ڕۆح زاڵ بوو ئیرادەی زاڵ بوو هەست بە دڵخۆشی ئەکات توانی لە جەستەی کەم کاتەوە لە ڕۆحی بڵند کاتەوە کەواتە بۆیە دڵی خۆشە نقطەیەکی تر ئەبینی خەڵکێکی ئەچی یۆگاکە دانیشێت دەڵێ ئەمە چییە ئەمە پەروەردەکردنی ڕۆحە پەروەردەکردنی ڕۆحە لە سەردەمێکاکەوە هەر بایەخ بە جەستە دەدرێ هەر بایەخ بە جەستە دەدرێ بڕوانە ئەو کەسانی کە بەندیانەکەن دیکتاتۆرەکان خەڵک بەندەکەن لەسەر بیرۆڕای سیاسی ئەمانی کە بەند کراون لەسەر بیرۆڕای سیاسی بەند کرابێ لەسەر بیرۆڕای سیاسی ئەتوانێت چ تۆڵەیە بکاتەوە لە نێو بەندیخانەدا ئەتوانی چی بکەی بەرامبەر بە دەسەڵاتدارێکی دیکتاتۆر چیت پێکری هیچت پێ ناکری دێ چیەکە مان دەگرێ لە خواردن دەوڵەتەکەش بە زۆر خواردنی دەداتی زۆر دەترسێ ئەگەر دیکتاتۆرەکانی کەوا خەڵک ئەگرن لەسەر بیرۆڕای سیاسی لەسەر بیرۆڕای ئاینی لەسەر ئەم بابەتانە وڵاتانی دەوروبەرمان زۆرە بۆچی خەڵکەکە مان دەگرێت لە خواردن بۆچی دەوڵەتەکەش ڕقی ئەبێتەوە لە مانگرتن لە خواردن ئەڵێ ئەگەر سەر کەوتایە و مردیش هەتا مردن ئەوە ڕوحی ئەوەندە زاڵ بۆ هیچ اعتیبارێکی بۆ بەندیخانە نەکردووە لەبەرەوە نایاڵم ئەو ڕوحی ئەوەندە بڵند بێ بە زۆر ئیلا بێ خواردنەکەی بداتێ یا هەزوو جار مانگرتنەکەی پێدەشکێنێ کەواتە ئەم قسانەی دنیا دەیبینی چیمان پێ دەڵێ پێمان دەڵێ ڕۆح ئیرادەیە دەبێ ئەو ئیرادەیە زاڵ بێ بڕوانە یعنی هەمیشە کە تۆ چزانم فڕۆکەخانە کە ئەچی بۆ فڕۆکەخانە دەیکێشن تۆ چەندێ بارت پێیە جانتاکەت چەند کیلوێ وایە دوجار دەبێ بزانن ئەم فڕۆکەیە چەند هەڵدەگرێ ئەم فڕۆکەیە ئەگەر لە توانای خۆی زیاتری هەڵگر فڕینەکەی ئاسایی نابێ وایە کەواتە بۆ ئەوەی فڕۆکەت جوان بفڕێ و لە ئاستی خۆیان بۆ خێرایە دەبێ
ئەو جانتایانێت فڕێدان هەندێکی فرێدان نامە بەستمەوەی ئەیخەنە وەجبەی دووەم ئەڵێن وڵات تیاری دوای تۆ ئەهێنێ نابێ من هەڵیگرم ئەڵێ ئەو وەزدەم پێ هەڵ ناگیرێ کەواتە مەبەستم چی بوو جارێکی تر ئەوەیە کە بەڕاستی ئەگەر ئێمە بمانەوێ ڕوحمان بەرزەفڕ بێ بە شەهیدان چ دەڵێن ڕۆحی بەرزەفڕی شەهیدان بڵند بوو بۆ ئاسمان بۆ بڵند بوو جەستەی خۆی بەخشی کە جەستەی خۆی بەخشی جەستەی بوو بە سفر ڕۆحی بوو بە سەد دەبینی ئەمانە هەموو چمان پێ دەڵێ هەمووی پەیامن لە ڕۆژوورە دەبینیت بەڵام مامۆستا ببوورە vê axiftinê hevdijiyek niye digel axiftina pêşî demekê dema kesek ruhaniyetê di zuhdê re dibînîtin yanî cenabê tamaşa dawî çendê ke zuhd ruhaniyet dû tiştê lêk cuda ne niha jî tu bêjî xefîf bike barê xû da ku ruhaniyet beriz bebî فەرق زۆرە لە نێوان ئەوەی کە بە ئیرادەی خۆت یعنی چی دەڵێن ئەمە متصوفی قدیم گوتوێتی حرمان و الواجد بە کوردی یعنی چی یعنی شتەکە هەیە بەس تۆ لەبەر ئیرادە وا دەکەی لە معنەویات هەیە نەک لە مادیەتە من گوتم ئێمە نایبێت دنیا تەرکەین خدا فەرمووی ئێمە بێ دوعامان چی بێ ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة ئەمە دوعای ڕاستەقینێ مەبەستم چی بوو مەبەستم ئەوە بوو ڕەمەزان تۆ کە بەشێک لە پێداویستیەکانی جەستە ئەوەندە سەعاتە لە خۆت کەمەکەیتەوە خۆ ئەبێ ڕۆحت ئەوەندە بەرز بوو بێتەوە ئەگەر نەبوو ینی چی ئەگەر نەبوو ینی تۆ ئێوارە چووی تەعویزت کردوێتەوە پزیشکەکان وامان پێ دەڵێن پزیشکەکان دەڵێن ئەو کەسە بە ڕۆژوو نەبووە کە ئێوارە تەعویزی وەجبەی نیوەڕۆشی کردوێتەوە پارچەوە ئێواری نییە بەێ دەڵێن خۆ تۆ بۆیە بە ڕۆژوو بووی بۆ ئەوەی ئێوارە خواردنێکی کەم بخۆی تاوەکو تەعویز نەکەیتەوە ئەگەر توی هەموو ئەوانەی بۆکو جارانت خواردەوە تۆ تەعویزی نیوەڕۆت بە زیادیشەوە کردووە کەواتە ئەم لەم حاڵەتە ڕوحانیەتی ئەم ئینسانە بڵند نەبووە بڕوانە خەڵکێک ئەڵێ من دڵم گەنجە نە ئەوە خۆی هەمیشە جەستەی ئێمە بەم عمرە و زیاتر کە ئەڕۆین جەستەمان دیارە ئەڵێن فڵانە کەس پیر بووە بەس ئەڵێن وڵا گەنجیشە ئەوە ڕۆحی گەنجە ئیرادەی ڕۆحی گەنج ماوەتەوە بەڵام جەستەشی جەستەیەکی هەشتا ساڵیە بەڵام ڕۆحی 20 ساڵیە ئەبینی گەنجی ئێستا کە دەڵێن هەندێک گەنج دەڵێن زۆربەی گەنجان ئیش ناکەن کار ناکەن چییە جەستەیان جەستەی 20 ساڵیە بەس ڕۆحیان ڕۆحی هەشتا ساڵێکانە ینی بەو مانایی کە ناتوانێت کار بکە جا لێرەوە مەبەستم ئەوە بکە بڕوانە تۆ خۆشەویستی تۆ بڕوانێ هاوژینەکان چەندیان پێخۆشە دەڵێ ئێمە یەکمان خۆش دەوێ بە ڕۆح ئەڵێ ئەم مێردەم و ئەو دەڵێ ئەم ژنەی من و ئەمە قسە و باسە هاوژینەکان و هاوسەرەکان چ دەڵێن ئێمە جمکی ڕوحی یەکترین ئێستا زمانێکە لە سەردەمی مادیەتە کوڕان و کچان پەنها خۆیان دەڕازێننەوە بۆ یەکتر ئەگەیان لە ڕوحی یەکتر نییە ڕاستەقینە ئەوە بۆ مرۆڤەکان دەبنە هاوژینی یەکتر دەبنە هاوڕۆحی یەکتر ڕۆحیان بە یەکتر گەیشتووە پێش ئەوەی جەستەیان بە یەکتر بکە کەواتە شتێکەیە ئەمڕۆ پێی دەڵێن خۆشەویستی جەستە مەسرەفێکی زۆر لە جەستە دەکرێت هیچ مەسرفێک لە ڕوح ناکرێ لە کاتێکدا چەندین دەورەمان پێویستە بۆ ئەوەی بەشدار بینتیایە بۆ بڵندکردنەوەی ئاستی ڕۆحی خۆمان تا لە یەک بگەین ئەمانەی ئێستا تەلاق زۆر بۆ تەلاق زۆر بوو ئەم هاوژینانە زۆر جوانن کوڕەکانیش زۆر جوانن جەستەیان کچەکانیش زۆر جوانن بەس بە یەکگەیشتنی دوو جەستەی جوانە دوو ڕوحی جوان بە یەکتر نەگەیشتووە بۆیە ڕێژەی تەلاق زۆر بووە کەواتە هەموومانە پەیامی ڕۆژون ئەم قسانە بەرزکردن و بلندکردنە ئاستی ڕوحێ تنێ گرێدایە ئیرادێڤە بەمانایەک لە ماناکان تۆ هەموو ئەو خواردن و خواردنەوە قەدەغە لێکراوانەی پێشی ڕەمەزان ئێستا لە بەردەستا هەیە ئازایەتیەکە لەوەدا نییە بڵێن فڵانە کەس ئەوە لە برسا ئەمرێ بۆ خەریکە بمرێ لە برسا دەڵێن وەڵا هیچ نییە کەواتەوە ئەو برسی بوونە لەبەر ئەوەیە هیچی دەست ناکەوێ ڕۆژووبوون هەیە ئێستا لە چواردەوری خۆتە هەموو شتەکان هەیە هەموو ئەو پەیوەندیانە هەیە بزانە یعنی هاوژینەکان لە ڕەمەزانە جگەلەوەی خواردنەوە مرۆڤ ناخواتەوە هاوژینەکان پەیوەندی جەستەییشیان ڕدەگرن لە نێوان خۆیاندا مەرجنیە لە ڕۆژوودا پەیوەندی جەستەی نێوان هاوژینەکان ڕابگیرێ پەیوەندیان چ دەمێنێ پەیوەندی ڕوحیان دەمێنێتەوە تەنیا خۆشەویستی دەبینی کەواتەمە خوددا پێمان دەڵێ ئێوە دوو جەستە نین بە یەک گەیشتون ئێوە دوو ڕوحن بە یەکتر گەیشتونە لەبەرەوە مەسئلەی ئیرادە زۆر گرنگە ڕۆژەوان تووشی شتێکە بێ ئێمە بۆچی زۆر باسی هین دەکەین زۆرجار باسی مادە هۆشبەرەکان دەڵێن فڵانە کەس ئیدمان بووە ئیدمان زۆر خراپە یعنی ئیدمان ئەوەیە دەڵێ کاکە من ئەمەم دەست نەکەوێت ئەڵێن وڵا ینی تووشی کوشتن دەبێت تووشی دزی دەبێت بۆ دەڵێ ئەگەر ئەو مادەیەم دەست نەکەوێت من ناتوانم بژیم دێمە زۆر خراپە وایە زۆر خراپە
کەواتە خوددا لە ڕۆژوو پێی گوتین ئێوە دەتوانن وازدا و پەیوەندی جەستەیی بێنن دەتوانن وازدە خواردن و خواردنەوە بێن و بە ئیرادە کەواتە ڕوحتان بڵند دەبێت کەواتە زۆر هەڵەیە ڕۆژەوان هەیە زین چ دەڵێ ئەڵێ کاکە ئەو سەرە درێژە چییە گرتوتانە بۆ تووشیات ئەڵێ کاکە ڕەمەزان بەبێ تووشیات نابێ ئێوە ئیدمانە خۆی بۆ مەفروض وا بوو بەبێ ئەوەش ئەکرێ بۆ ناکری کاکە ڕەمەزان بەبێ پاقلاوە نابێ ڕەمەزان بەبێ خورما چۆنە بێ ئەڵەن خورمان 9000 بوو جارب ئەڵلقەی پێشوو باسمان کرد ئەڵێ کارتۆنی بە 9000 ئێستا بۆتە 32000 هەر سەرەی بۆ دەگرن ئێمە گوتمان بایکۆتی بکە تۆ بۆیە بە ڕۆژوو بووی دەتوانی بەبێ خورماش بژی چێ گوتی ئللا بە خورما دەشکی ڕۆژ چێ گوتی یعنی ئەوەی کەوا والله کاکە من لەسەر سفرە خورما نەبێ ناتوانم وڵا پاقلاوەش نەبێ ناتوانم دەڵێ چی یەکێکی تر دەڵێ وڵا کاکە بەبێ شەربەت نەبێ نابێ کاکە ئەم شەربەتە چیە لەگەڵەوە شەربەتە کاکەمە زۆر تایبەتمەندی هەیە ئەمە هەمووی چییە ئیدمانە کەواتە خۆ ڕۆژوو بۆ ئەمە نەبوو بۆ ئەوە بوو کە بتوانی ڕۆژوو تشکان بە هەر شتێ بتوانانی ڕۆژوو بشکی واتەمانە هەمووی چییە مەسئلەی بڵندکردنی ڕۆحە لە ئاستان دروست لە ئاستی جەستەدا دەوام بەحسا بڵندکردنە ڕۆحیت کرد مامۆستا ئەکیدم نها هەندێک بینەرن بەڕێز هەنە بەر هەر ئەگەرێکی هەبیت بەر هەر عوزرەکە هەبیت ئەپڕۆژینینە ئایا ئەوەوێت چەندێ دگەهینیت کووانە ڕۆحەتەکە بەرز نییە ئەوە خاوەنی ڕۆح کە خوددایە خۆی ئیجازەیدان وایە زۆر جا دەڵێن فلانە کەس ئێمە و کارەمان کرد تۆ بۆ نەبووی دەڵێ ئەوەی ئەمری بە ئێوە کرد وەرن ئەو ئەمری بە من کرد تۆ مۆڵەتت دراوە کەواتە ئەو خودایی فەرمووی فەمەن کانە منکم مەریضا ئەو عەلا سەفەرین فەعیدەة من ئەیام ئوخەر خۆی زانی دەزانێ خوددا کە مۆڵەتی بەمانە داوە ئەوە مەسئلەیەکە جەستەیان لە ئاستی ئەو کارەدانی بەێ مامۆستا سوپاس بوو جەنابێتە و هەر هەمان ئەخفتنی جەنابێتە گوتی دەکەینە پرسیارت ناوا شار و شارۆچکین کوردستانێدا هاتی ئاراستەکردن چ بکەین حتا ڕوژی کارتێکردنەکە ئەرێنی ئەلناخ و دەرونی ڕوژیگیری بکات بفەرمونون بینەر زۆر هزرۆ ئینسانی نەل سەر زیکی بتن وێت ئینسان هزر بکەتە فەیڤەیە عیبادەتیە یا تاعاتیە وێت ئینسان بەروڤژی پترب ڕەحم بتن پترب کەیف بتن vê heyvê da çêno bitin mirov gelek xwedê gelek însanê esebî minê dikin rastî taybet wê heyvê da Evê rojî bit lazim e însan ji devê wî û destê wî û her kiryarekê bêta parastinê ji wî însanî û wesa bitê ku însan xêrê û menfîetê ji wî kesî bibînit çunku rojî nebûye çendiye ku însan xwe birsî bikit belê wî tiştiye ku însan حتى خيري وتعامله ورفتاره بجهة غير عالمي والجل عالمي جالكي باش من والله حتر أوانا هاي برسيتي هاي تونيتي هاي مثلا نخوش شيء تحملي أو ناكا رنجا علاج كاني وكوبيز بكارني يعني بو كابرا تحملي وزعناكا سروفا جواي دكتور كابرا ببير رجوان همي لسر عصابة إذا ورتو نان نخويتو لسر عصابي جبي معناه ونديك كابرا تورا بيتو تحملی ئەو ڕۆژگارە ناکە ئیتر ئەمە دەمێنێتەوە سەر شخصەکە خۆی خەڵکی شەیە بە ڕۆژوو ئەبێ و هیچ ڕفتا هیچ عەسەبیەتێک و چونکە بۆ خوا ئەیکا ئێمە دەبێ شەو نوێژ بکەن کە ڕۆژی خۆ بگرین دەبێ لا ئیلاهە ئیلەللا بکەن و یعنی دری خۆمان خاوین بکەین ئەگەمە بە ڕۆژی دەبین دەبێ بە تەواوی بە ڕۆژی بین ئەگە تۆ خۆ بە ڕۆژی بوویت بە هەموو جسمت بە ڕۆژە دەبێ سەبر و تەحەمل لەگە هەموو خەرچی هەبی وڵای با بە ڕۆژی بی تەعاتێ بکە نێژێ بکە بۆی خاوین دەبیتەوە هەموو تشتێکی دری هەموو تشتێکی هەر نەخۆشیش لە قەلبی هەیە نامینێ بەس بە تەواوی لۆ خۆی پێبی یعنی نێتی خۆ بە تەواوی سافکە هیچی دەناودا نەبی کە لە ڕێی دەڕوا مەخسە سیارێ داژوا یعنی تووڕێیە خۆی بە ڕۆژێ خۆی دەبی نابی تووڕێ دەبی ڕفتاری سووک بی یعنی پێکەنیم بی قسەی خۆش بی ئەو تووڕێیە یعنی قسەی لەگە بکەی بچینە هەمە خۆشم بوو بەێ بینەرن بەڕێز سوپاس بوو بەشداربوویان کە سەرنجین خۆ ئاراستەی مەکردین دەستێن وەت خۆش بن بامستەمەل دەستپێکە بەرنامەیژی ئاماژەداوی چەندێک کە ڕۆژوو دەما دەرگەهێکیش مرۆڤیتگیریتی خارن و بەخارنێ بەڵام دەرگەهێکی تر وەتکەتن کە دەرگەهێ ڕوحانیەتان و زادێ ڕوحانیەتەیە لەو ڕەمەدوێت بزانین زادێ ڕۆحا مرۆڤێ ڕۆژیگر چ تشتە چ تشت بخۆت ببیتە خۆراک بووی پرسیارەکە زۆر ئاسانە کە چۆن دەڵێن وەڵامەکەشی ڕەنگە بینەران زۆربیان بیزانن بەێ ئەڵێن ئێمە کە بە ڕۆژوو دەبین خوددا فەرموویەتی تەنها لە نێو عیبادەتدا ڕۆژوو عیبادەت و پەرستشێکە کە ڕیای تێدا نیە دەڵێن بۆ ڕیای تێدا نیە دەڵێن لەبەر ئەوەی کە خوددا نەبێ کەس نازانێ ئێمە دەخۆین یا دەخۆینەوە وایە کەواتە لێرەدا
ئەگەر ترس بێ لە هەر کەسێکدا بڕای لەو کەسەی لێ دەترسی دا بڕای کەوتیتە شوێنێکەوە ئەو دیار نەبوو حەز و سروشتی خۆ دەیکەی کەواتە چ وا دەکات ئینسان ئەمە نەکات دوو کشتی زۆر گرنگ یەکیان هەستکردن بە مەعیەت کە خوددا دەفەرمێ ما يكون من نجوى ثلاثة إلا هو رابعهم يعني بەو مانایی کەوا وەکو پێشتریش گوتم وهو معكم أينما كنتم کەواتە هەستکردن بەوەی کە هەمیشە تۆ خودات لەگەڵدایە ئەمە هەستێکی زۆر جوانە دەتپارێزێ لە هەموو ژیانتا لە هەموو هەڵەیەکی تر ئەمە یەک دوو مەسەلەی خۆشەویستی بەڕاستی زەحمەتە ئینسان خواردن و خواردنەوە کۆمەڵشتی ڕێپێدراو لە خۆی بگرێتەوە ئەگەر خۆشەویستی نەبێ ئەمە بۆ کەس ناکری ئەگەر خۆشەویستی نەبێ ئەمە بۆ کەس ناکری وەکو گوتم لە ترسا ئاسانە مخالەفە بکەی بە دیار نەبوون بەڵام تەنها و تەنها خۆشەویستیەوە لە ئینسان دەکات کە بتوانێت کارێکی لەم جۆرە ئەنجام بدات جاکە با دەڵێ ئینسان کە تۆ بە ڕۆژوو دەبی لەبەر ئەوەی خودات خۆش دەوێ بەس خودداش ئەم هەموو مرۆڤەی دروست کردووە خێرە تۆ لەبەر خۆشویستنی خوددا بە ڕۆژوو دەبی دوای ڕقت لە هەموو ئەم مرۆڤانەیە نابێ وابێ دەبێ ئەو مرۆڤانەشت خۆش بوێ کە خوددا دروستی کردوون دەبێ ئەو بوونەوەرەت خۆش بوێ دەبێ ئەو ژینگەیەت خۆش بوێ نمونەم لەسەر چییە نمونەم لەسەر ئەوەیە عارفان کاتێک کە بە ڕۆژوو بوون ئینتاج و بەرهەمێک و شتێکیان هێناوەتە بەرهەم لەسەر خۆشەویستی تۆ بڕوانە پەیوەندی نێوان شەمس و مەولانە بەڕەحمەت بن کاتێک کە هاتوون ئیعتیکاف و خەڵوەتێکی چل ڕۆژیان کردووە نەک بۆ تەرککردنی دنیا بۆ ئەوەی کە بزانن دەتوانن چ پەیامێک دروستکەن چ پەیامێک بەرهەم بێنن لە ماوەی چل ڕۆژە بۆ بەشەریەت ئێستا کە تۆ کەسێکت هەیە وەک ئەلیف شەفەق دێت ڕۆمانێک دەنووسێ بە ناوی ڕۆمانی ڕێساکانی چۆن دەڵێ چل ڕێساکەی عشق لە ڕۆمانێکە بەڵام ئەوە سەرەتاکان شەمس و مەولانە پێکەوە چل ڕۆژ بە ڕۆژوو دەبن لە ئەنجامی چل ڕۆژ بە ڕۆژوو بووندا دەگەنە نووسینەوەی چل ڕێسا قاعیدە یەک دوو سێ چوار هەتا چل ڕێسا پێی دەوترێ چل ڕێساکەی عشقی خودایی کە ئەمڕۆ لە سەرتاسەری دنیادا خەڵک سوودی لێوەردەگرێ کەواتە دوجار بەرهەمی بە ڕۆژووبوونی دوو زاتی عارف بوو بەچی بوو بە داڕشتنی چل ڕێسا بۆ عشقی خودایی و بۆ خۆشویستنی ئینسانەکان کە بەرهەمی سی ڕۆژ بە ڕۆژووبوونی ئێمە دەبێت چی بێ بەرهەمی سی ڕۆژ بە ڕۆژووبوونی ئێمە لە دوای ڕەمەزان دەبێت چ بێ ئێمە چ خۆشەویستیەکمانداهێنە خوددا بە ڕۆژوو لایەنی ڕۆحیمان دروست دەکاتەوە هەمومان دەڵێن ئێمە خوددا دروستی کردوین هەمومان دەڵێن وهو الذي خلقكم من نفس واحدة الذي خلقكم من نفس واحدة هەمومان دەڵێن خوددا دروستی کردوین ئەمە خوددا بە موساشی فەرموو واصطنعتك لنفسي یعنی تۆم دروست کرد بۆ خۆم یعنی چی بۆ خۆم یعنی بۆ پەیامەکەی خۆم پەیامێکم هەیە لە ڕێی تۆ دەمەوێت بیگەێنم بە مرۆڤایەتی ئەم گەیاندنە بۆ ئەوەی تۆ پەیامی من بگەێنی بە خەڵک واصطنعتك لنفسي تۆم بۆ خۆم بۆ پەیامی خۆم دروست کرد ئەم پەیامە بۆ ئەوەی بگا بە خەڵکی ئەبێ پردێک لە نێوان تۆ خەڵکدا دروست بێ خوددا بەچی تەواوی دەکا دەفەرمێ وألقيت عليك محبة مني کەواتە من خۆشەویستی و محەبەتم کرد بە کراسێک و کردم بەبەری تۆدا ئەی موسا کەواتە تا کراسی محەبەت لەبەر نەکەین لەگەڵ خەڵکا پردی پەیوەندی چۆن بۆ دروست دەبێ چۆن خەڵک قسە لە تۆ وەردەگرێ و ڕقیان لە تۆ بێ پێغەمبەران بۆیە ڕقیان لە کەس نەبووە بۆیە هەموو خەڵکیان خۆش ویستووە لەبەر ئەوەی ئەو پەیامەی خوددا بگەێنن بەو خەڵکە جا لێرەوە شتێک هەیە چۆن کۆمۆنیستەکان پێی دەوترێ مانیڤیستۆ یعنی ئەم مانیڤیستۆیی کە ئەوان لە بواری فکری و حیزبی هەیەە ئەم چل ڕێسایی عشقا مەولانا و شەمس ئەمە چل ڕێسامە ئەمە مانیڤیستۆی عشقی ئینسانیە مانیڤیستۆی عشقی ئینسانیە پەیڕە و پرۆگرامێکە بۆ عشقێکی ئینسانی دەبێت ڕۆژوو بەم شێوازە ئێمە جارێکی تر بنیاد بنێتەوە جا دێمەوە سەر ئەو خاڵە کەواتە لێرە دەرەکەوێ ئێمە خوددا لە بەهەشتی تاقیکردنەوەدا لە بەهەشتی تاقیکردنەوەدا بە حەوا و بە ئادەمی چی فەرمووی لە هەموو شتێ بخۆن جگە لەم درەختە لەبەری ئەم درەختە وانە باشە
فرمووی ولا تقربا هذه الشجرة كواتا بوچی حکمت لەمە چی یەکێک لە حکمەتەکان ئەوەی من پێی بزانم ئەوەیەکە بریتە لەوەی کە تۆ یەک شتێک لە ئینسان منعەکەی بۆ ئەوەی بە بەردەوامی ئەم ئینسانە ئیرادەی ئەوەی هەبێ هەموو ئەم شتەی بۆ ڕێپێدراوە تەنها ئەو شتە نەبێ ئەمە بەردەوامی ئیرادە و چاودێری و بەرزبوونەوە بڵندبوونەوەی ڕۆح بۆ ئینسان کەواتە ڕۆژوو بە مانایەک لە ماناکان لە کۆی 12 مانگدا 11 مانگ ڕێپێدراوە ئەو شتانە مانگێک ڕێپێدراو نییە هەر وەک ئەوەیە کە خوددا هاوشێوەی ئەوەیە کە خوددا بە ئادەم و حەوا دەفەرمێ لە هەموو شتێ بخۆن جگە لەبەری ئەو درەختە 11 مانگ بخۆ جگە لەم مانگە لە ڕۆژدا کەواتە ئەمە چمان پێ دەڵێ جێڕانەوەی ئێمەیە جارێکتر بۆ ئەو ژیانە فیردەوسیەی ئادەم و حەوای لێوە هاتن بۆ ئەو حاڵەتە کە ئەمە حاڵەتە ئینسانێکەیە ئینسان بڵندبوونی ڕوح و ئیرادەی وا دەخوازێ کە خۆی بۆی ئەبینی ئەگە بڕوانی تا مسلمانانی پێشین نمونەی عومەری کوڕی خەتاب خۆ لێ ڕازی بێ چ دەفەرمێ دەڵێ ئێمە دەمانزانی دەشت حەڵاڵە نۆ لە سەردەی حەڵاڵ خۆمان لێ دەپاراس هەندێک جار نەبادا بکەوینە نێو یەکێک لە حرامەکانەوە ئەمە ئیرادەیە ئەمە ڕوحە بۆیە دەبینی کەسە ئازاکان کەسە بڵندەکان کەسە ڕۆح بڵندەکان هەمیشە خۆیان دەپارێزن لە هەندێک شت دەڵێ ئەو شتە بخۆ ناڵە کاکە حرام نییە بەس بیری لێ دەکەمەوە نەبادا شتێک لە شتەکانی بە حاڵ تێکەوت ئینسان بڵندەکە ئەف تیوری و تێگەشتنی جەنابێتە بەحسکردن سەوەرەت ڕۆحانیەتە ڕوژیگرتنی مامۆستای بەڕێز تشتە گەلە خوش و تام و چێژە بەڵام ئەگەر تو واقعی مسلماندا سەحکەینێ دەبینی گەلە کەس ئەپڕۆژینەش بەر سزای یان کول بەر عەزابدانێ يعني اف مفاهيم قالك زورن دمات بيجيتن بروجي بات رمضان دا چند دا گرم بيت بلام بيرا خول گرمات يا آگري بينه تو چت بيجي بو ويتي گشتني وان تويريان من اونده دلم پیغمبر درودي خوای لسر ولامو برسبي او پرساري تو ده بله ده فرمي ان الله يعطي على الرفق ما لا يعطي على العنف باشا كواته دركوت امرو بوچي زوريك لآين پروران و آين خوازان و بان خوازان بو گليان لحالي مسلماناني ام سردمه هي چ دەڵێن هەموو دەڵێن زۆرترین باسی دینە لە وڵاتە ئیسلامیەکان و دنیادا بەس ئەخلاق و ڕەوشت و هەڵس و کەوت هەموو لە دواوەیە ئەوە چییە کەواتە مەسئلەکان لە بنەڕەتەکانەوە گرفتی هەیە بۆیە ئەگە بڕوانی تا عائیشە خوا لێی ڕازی بێ چ دەڵێ ئێمە پێغەمبەر پێش ئەوەی باسی قورئانمان بۆ بکە باسی ئیمانی بۆ دەکردین کەواتە مەسئلەی ئیمان و دەڵێ خەڵک ئیمانی نییە نا بديعي زمان سعيدي كرديش قوتي إيمان بوتا إيمانيكي تقليدي شاولي كري إيماني تحقيقي راست كراوة وبشت راست كراوة من بيوستا أو بشي دكري ببلند كردنوي أم مسألة الروحيانة بويا دبيني حتى حزب إسلامي كان قليان لأندامي خوان هي بله دولن إما أو عند پرورديان دكينو درسيان بيدالين أويان بيدالين لو آستنين كواتا جاريكي تر تزكية روح وەکو گوتم ئیبراهیم سەلامی خوای لەسەر کە دوعای کرد خدا دوعاکەی بۆ ڕاست کردەوە فەرمووی ئیبراهیم داوای کرد خدا پێغەمبەران بنێرێ بۆ ئەم ئومەتە چیان بۆ بکە يعلمهم الكتاب والحكمة ويزكيهم خدا فەرمووی پێغەمبەران دەنێرم بۆ ئەم ئومەتە يزكيهم ويعلمهم پێشا تەزکیە دەستێتت خۆش مامۆستای بەڕێز زۆر سپاس بوو جەنابێتە و وان هەموو ئەختنین جوان و هەژی بینەرین بەڕێز وی ئاوایی دەهینە دومای یاوێ خەڵەکێ و زۆر سپاس بۆین بەڕێز هێویا ماوە مەشیابیتن مفاکێ بگەهینەوەین هێژا و خوشتوی حتا خەڵەکە کادی بگەینە فێک خدای مەزن مەهەمیا بپارێزیت و ڕۆژێن مەهەمیا قبول ببن تا دومای ڕەمەزانی بەردام بین ئینشاءالله